الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني زور بريس، كاتێک کە لەدایک دەبیت بانگێکت بەسەرا دەخوێندرێ کە نوێژی لەگەڵا نییە، بانگێک بەگوێتە ئەدرێ، بەڵام ئەو بانگە دوای تەواوبوون لەگەڵ قامەتەکەیە هیچ نوێژێک ناکرێ. کاتێکیش کە دەمری نوێژی مردوود لەسەر دەکرێ، بەڵام نوێژێکە نە بانگی هەیە و نە قامەت. ئەمە بەڕوون و ڕاشکاوی پێمان دەڵێ ئەی مرۆڤ، ئاگادار بە ژیانی تۆ زۆر کورتە، بەڵام بە نرخە. ژیانت کورتە بەڵام بە نرخە، چونکە چارەنووسی تۆی پێوە بەندە. چارەنووست بەهەشتە یان دۆزەخە بۆ هەتاهەتایی، پەیوەستە بەم ژیانە کورتەی تەمەنی دونیامانەوە. کە لەدایک دەبی نازانی کێ لەسکی دایکت دەردێنێ، کاتێکیش کە دەمری نازانی کێ لەسەر شانی دەدبا و دەتخاتە گۆڕەوە. لەم ناوەندەشدا زۆر شتی نەزاندراو هەن، تۆ کرد و کەس پێی نەزانی، خەڵکی بەرامبەریان کردی بەڵام تۆش پێت نەزانی. بۆیە قیامەتێک هەیە کە هەموو ئەو نەزاندراوانی تێدا ئاشکرا دەبن. کە لەدایک دەبی و دەتشۆن، بە پەڕۆیەکی سپی قوماتەت دەکەن. مناڵتان بینیوە چۆن قوماتەی دەکەن، پەڕۆیەکی سپی لێداڵێنن، پەڕۆیەک نە گیرفانی هەیە و نە هیچی هەیە، دەستەکانی مناڵەکەش ئاوا شەتەک دراوە کە دەژمرین بە هەمان شێوە ئەتشۆن و ئاوا بە کفنەکە قوماتەت دەکەن. کفنەکەش عینی قوماشە سپیەکەی قوماتەی منداڵ لە مناڵیدا نەگیرفانی هەیە و نەدەستەکانت دەجوڵێتەوە، نەقاچت دەجوڵێتەوە. کە هاتی هیچن نەبوو، کە ڕۆیشتیشی دنیات بەجێهێشت و خرایە گۆڕەوە، هیچت لەگەڵ خۆتان نەبرد. کەواتە ژیانێک سەرەتاکەی بە هیچ، کۆتاییەکەشی بە هیچ لەگەڵ خۆدابردن، ناوەندێکیش پڕە لە ژانی ژیان. بۆیە ئەگەر نەچیتە بەهەشت، ژیانێک بەم ناڕەحەتیە، قیامەتیش نەعوذ بالله بەو وێرانیە. ئەگەر هەموو دنیا هی تۆ بێ، تۆ هەر هیچی، هیچن نییە، نەپارە نەپلە نەپارو، چەند زۆر بێ لە دنیادا هەر یەکسانە، بە هیچی سەرەتا و بە هیچی کۆتایی. چێ بەهەشتیە؟ قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی ئەننەحل ئایەتی 32دا وەڵامی ئەو پرسیارەمان دەداتەوە. دەفەرمێ الذين تتوفاهم الملائكة طيبين يقولون السلام عليكم ادخلوا الجنة بما كنتم تعملون. ئەو کەسانەی لە سەرەمەرگا فریشتە بە ڕێزەکانی خۆی پەروەردگار دێنە لایەن، کەس نایان بینێ، بەڵام ئەو ژوورە ئەو چواردەورە هەمووی فریشتەیە، دێن لە لای نزیک دەبنەوە، بەو بەندە ئیماندارە دەڵێن سڵاوی خوای پەروەردگار لێبێ، وەرە دەرەوە ڕوحە پاکەکە لە کفنێکی پاکەوە دەپێشن و بەرزی دەکەنەوە بۆ لای پەروەردگار. ودخلوا الجنة، بڕۆنە بەهەشتەوە. واتە حەل لە ساتی سەرەمەرگا موژدەی بەهەشتت دەدرێتێ. بما كنتم تعملون، ئەوە بەرهەمی ئیمانەکەت و خوا ناسیەکەت و دامەزراویتە لەسەر ئیسلام، لەسەر وشەی طەیبین بوەستین. ئەم وشەیە مانای ئەوەیە ئەو فریشتانەی دێن بۆ لای ئیماندارێک لە سەرەمەرگا، فریشتەکان پاکن، بە پاکی وەری دەگرن ڕوحەکە، لە کفنی پاکا دایدەنێن. طەیبین، مردووەکەش خۆی پاکە. چێ لەم طەیبینە دەبێ؟ ئەم مژدەیە بۆ چێیە؟ قورئانەکە پێمان دەڵێ ئەگەر دەتەوێت لە طەیبین بی، ئەگەر دەتەوێت جێگات بەهەشت بێ، بە ئەم کۆمەڵە مەرجە تێدا بێ. یەکەم، لە ژیانتدا هەوڵ بدە خواردنت پاک بێ. پاک بێ یعنی حەڵاڵیش بێ، چونکە قورئان دەفەرمێ
يا أيها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا أي خەڵکی نەهەر هەمووتان بخۆن لەو ڕزق و ڕۆزەی پەروەردگار لەسەر ئەم زەویە فراوانەدا بۆی داناون بەشی هەمووتان ڕزق و ڕۆزی هەیە بەڵام ئەو ڕزق و ڕۆزیە با دوو سیفەتی تێدا بێ حەلالەن شەرع حەڵاڵی کرد بێ بەس حەڵاڵ بێ نە طەیبەن لەگەڵ حەڵاڵیەکەشا پاک و پوخت بێ ئێستا تۆ گۆشتی بەرق دەخۆی گۆشتی مریشک دەخۆی گۆشتی ماسی دەخۆی ئەمانە حەڵاڵن یان نا بەڵێ حەڵاڵن نانی گەنم دەخۆی نانی جۆ دەخۆی هەر دانەوێڵەیەک دەخۆی خودی خۆی حەڵاڵە یان نا کە بەرهەمی ئەو زەویە بەڵێ حەڵاڵە بەڵام بەس ئەوەندە بڵێ وەڵام من گۆشتی بەراز ناخۆم من عەرەق ناخۆم نا ئەوەندە کافی نییە ئەبێت لەگەڵ حەڵاڵەکەیە طەیبیش بێ نانەکەت ڕزق و ڕۆزیەکەت بەو مەرجانە دەبێتە طەیب دزی نەبێ نەچووبی دزیت کردبێ لە پشتەوە لە خەڵکت دزی بێ هەروەها قۆڵ بڕی نەبێ کابراڵە خۆ ماڵم نەبڕیوە نەوەڵا ماڵت نەبڕیوە بەڵام قۆڵی خەڵکت بڕیوە کابرا متمانەی پێت بۆ لە مامەڵەدا سوێندەکانی تۆی بەڕاز زانیوە ئەو بە ئیمانداری و دڵسافی و دڵپاشی خۆی و توێتی تۆ بڵێ خەڵک هەبێ ناوی ئەڵڵا بێنێ بڵێ قەسەم بەخوا درۆ بکە بەڵام تۆ ناوی ئەڵڵات بەکارهێنا نەعوذ بالله بۆی قۆڵی پێ ببڕی زانیت شارەزای بازاڕ نییە و سەرە و دەری لێ دەرناکا و دەستێت بڕی خۆ ئەو نانە حەڵاڵە وەکو خۆی بەڵام طەیب نییە پاک نییە چونکە بە قۆڵبڕی پەیدا کراوە نابێ میراتی حەرام بێ خۆ خودی خانوویەک حەڵاڵە خۆ زەویزارێک حەڵاڵە خۆ پارەیە کە لە دایک و باوکی مردوو بە جێ دەمێنێ حەڵاڵە بەڵام طەیب نییە ئەگەر بە شەرعی خوادا بەش نەکرابێ و تۆ زیاد لە حەدی شەرعی خۆت وەرتگرت بێ هەر دینارێکی زیاد تۆ وەرتگرتووە زەربەیەکن لە خوشکێکن لە برایەکن لە میراتگرێک داوە نابێ پارەی بندیوار و موچەی حەرام بێ کە دەوامێکن لە پێناویدا نەکردووە کە ڕەنجێکن لە پێناویان نەچێشتووە کە تەنها لە پێناوی حیزب و خزمدا بۆت بڕاوەتەوە بۆی دەنگێکن لە کاتی پێویستا لێوەرگرن خۆنانەکە حەڵاڵە بەڵام طەیب نییە کاکە ئەگەر دەتەوێت لە سەرمەرگە پێت بڵێن ئەی ڕوحی پاک یەکەم مەرج ئەوەیە كلوا مما في الأرض حلالا طيبا بانانەکەت حەڵاڵ بێ ئەتەوێت دەنگت بەخوا بگە دوعاکانت گیرابن مەرجەکەی نانێکی پاکی حەڵاڵە یا سعد ئەطب مەطعەمەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی سعدی کوڕی ئەبی وەقاص با خواردنەکەت پاک بێ نانەکەت پاک بێ تەکون مستەجاب الدعوە دڵنیا بە تۆ دوعاکانت گیرا دەبێ کەواتە خاڵی یەکەم چێ بەهەشتیە چێ لە پاک و پوختەکانی کاتی سەرە مەرگە کە مەلایکەت پێشوازی لێ دەکەن و موژدەی بەهەشتی ئەدەنێ ئەو کەسانی کە ڕزق و ڕۆزیەکەیان پارە و موچەکەیان داهاتەکەیان هەم حەڵاڵە لە ڕووی شەرعەوە هەمیش طەیب و پاک و خاوێنە و مافی خەڵکی پێوە نییە دووەمیان ئەو کەسانە بەهەشتین طەیبن کە لە پاکترین و جوانترین و بەنرخترین شت دەبەخشن جاگە پارەت بەخشی پارەیەکی پاک و جوان ببەخشە مۆزەفی فەرمانبەری بەڕێوەبەری دایرەیەکی ئیمزایەک دێتە بەردەستت بە طەیبی ئیمزاکە بکە یعنی وا مەزانە بێگارە لە شانت ناخۆش نەبێ زۆر بە ڕووی خۆشەوە زۆر بە جوانیەوە بە دوو دەست وەرەقەکە پێشکەشی ئەو کەسە بکە کە هاوڵاتیەکە و هاتۆتە بەردەستت بە جوانی پێشوازی لێ بکە بە جوانی ڕێنمایی بکە نەگوڵ بزانی بێگارێکت پێ دەکەن و کارێکە زۆر ناڕەحەتە خواد بێ بڵێ وەڵی 5 دقەی ماوە من دایرەکە بەجێ دێڵم و دەڕۆم تۆ بانی وەرەوە نە ئەوە مەبە ئەوەی دەیبەخشی ئەگەر سیاست دەکەی سیاسەتێکی جوان بکە ئەی فەرمانڕەوە ئەی دەسەڵاتدار سیاست دوا بکە کە باشترین شت بە میلەتەکەت ببەخشی نەک ئەوەی کەوا باشە خۆت بیخۆی و پاشان بەرماوەکەت کە بێزت نایە بیدەی بە خەڵکەکە نەک ژیانی ئەو خەڵکە ئەو هەژار و فەقیرە بە ئەندازەی ئەسپەکانی خۆت نەبێ ئەوەی کەوا ئەسپەوانەکانت وەری دەگرن لە زۆرێک لەو میلەتە زیاتر بێ چونکە الله سبحانه وتعالى غنیە الله سبحانه وتعالى دەوڵەمەندە بێ احتیاجە لە تۆ ئەو هەژارە پەچی ناکەوێ لەسەر تۆ
تۆش نەبی ئەو هەردەژی بەڵام دەستت دەگرێ ئەدبا بەرەو بەهەشتەکەی خوای پەروەردگار. ئەڵڵا غەنیە کە تۆی دەوڵەمەند کردووە تۆش لە پاکترین شت ببەخشە، بە جوانترین شت ببەخشە. خاڵی سێیەم با جلەکانت پاک و شەرعی بێ. قورئان دەفەرمێ لە سوورەتی ئەلمودەثیر ئاەتی 14 وەثیابەکە فەطەهیر، ئەگەر دەتەوێت بەهەشتی بی و پاک و پوخت بی ئەوە با جلەکانت پاک و پوخت بن، تاهیر بن. یعنی چی؟ یعنی لە ڕووی پاک و خاوێنیەوە با جلەکانت پاک و پوخت بن. ئەو جلە نەبێت کە تەکەبوری پێوە لێدەی، چونکە هەر کەسێک تەکەبور بە جلو بەرگەوە لێدا سەرنجام دەباتە جەهەنەمەوە. با جلەکەت پاک بێ ئەی خوشکی بەڕێزم، پاکەرەوە نییە چڵکن نەبێ، با شەرعی بێ، با باڵا پۆش بی. ئەگەر دەتەوێت بەهەشتی بی لە ڕێی جلوبەرگەکەتەوە بۆ پیاوان جلوبەرگێک لەبەر مەکە تەکەبوری پێوە لێدەی. بۆ ژنانیش وەها جاری هەیە باڵا پۆشە بە جلەکەیەوە تەکەبور لێدا، ئاگال لێبێ ئەو جلوبەرگە بۆ تەکەبور و خۆبەزلزانی نەبێ. هەروەها خوشکی بەڕێزم جلەکەی تۆ بەرگەکەت دەبێت لیباسێکی شەرعی بێ، باڵا پۆش بێ، ئەوەیە کە شەرع فەرموویەتی. ئەگەر وانە بێ پەنا بەخوای پەروەردگار دڵنیا بە کە جلەکەت پاک نەبوو لە ڕیزی طەیبان حیساب ناکرێ. چوارەمیان بە زمانت پاک بێ. وهدوء إلى الطيب من القول، با زمانت شیرین بێ، با قسەت پاک بێ، با بۆن خۆش بێ. بەخوا قسەی وا هەیە بۆنی گوڵاوی لێدێ، هەر حەز بە بۆن گوڵاوەکەی دەکەیت، دڵت فەرەحی پێدا دێ، مێشکت ئاسوودە دەبێ. قسەش هەیە فەڵضەن غەلیظە وەکو قورئان دەفەرمێ، بۆ گەناوی لێدێ، بۆ گەناوی ئەچێ بەلوتی ئەو خەڵکەدا کە گویان لەو قسە پیس و بۆ گەناوەیە. وامە بە ئەگەر دەتەوێت لە سەرمەرگە موژدەی بەهەشتت پێ بدرێ لە طەیبین بی وهدوء إلى الطيب من القول. ئەها دەوێت طەیبین لێرە طەیب، با قسەکانت پاک و پوخت و بۆن خۆش و چاکساز و چاکەکار بێ. پێنجەم سەلامەکەت پاک بێ. فإذا دخلتم بيوتا فسلموا على أنفسكم تحية من عند الله مباركة طيبة. با سەلامەکەت پاک بێ. سەلامی پاک ئەوە یعنی کاتێ سەلام لە کەسێک کرد السلام عەلەیکم دڵی شت وەکو دەستەکەت پاک بێ. ها لەپی دەستت هیچی تێیان نییە، هیچ شتێکی تێدا نییە، پاک بێ بڵێ دڵیشم بەخوا فڵان کەس گەڵتە ئاوا پاکە. نەک سڵاوی لێ بکەی ئەمینیکەی ئەمجا چاڵی بۆ هەڵکەنی و لە ناوی بەری. ئەو کەسانەی بەهەشتین و طەیبن سەلامەکەیان مبارەکەتەن طەیبە، زۆر پڕ بەرەکەتە. ئەگەر غەرەز و بوغزێک ناکۆچیەک هەبێ ئەوەندە بە جوانی سەلام لە بەرامبەرەکەی دەکا یەکسەد دڵی پاک دەکاتەوە. کەوتی سڵاوت لێبێ و ئاشتید لێبێ وەڵڵاهی غەیبەتت ناکا، بوختانت بۆ ناکا. نەک بڵێ سەلام عەلەیکم لە دڵی شەوە بڵێ هەی بەنەفرە دەبی. نە ئاوا مەبە. موسڵمان کە سڵاوی کرد لە خەڵک بە ئەندازەی پاکی ناو لە پەدەستەکانی و پاک و بێگەردی و ساف و لوسی ئاوا دڵیشی پاک و بێگەردە. بۆیە ئاگەر لێبێ ئەم پێنج مەرجە نانت پاک بێ، بەخشینت پاک بێ، جلوبەرگت پاک و شەرعی بێ، زمانت پاک بێ، سەلامکردنت لە خەڵک پاک بێ، دڵ و دەروونت وەکو یەک پاک بێ، دڵ و زمانت یەک بێ، وەڵڵاهی موژدە لێبێ دەچیتە بەهەشتەوە، لە طەیبین حیساب دەکرێ. ئەمەش بە چی دەکرێ؟ بەوەی کە چاود لەسەر قیامەت بێ. قورئانی ئێمە نافەرمێ واز لە دنیا بێنە. بەخوا ئیسلامی ئێمە وای نەوتووە گەورەترین دوعای ئێمە ئەوەیە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئەوە گەورەترین دوعاکانی ئێمەیە. ئیسلام ناڵێ واز لە ژیان بێنە، دنیا هیچ نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من سعادة المرء لە بەختەوەری تۆی ئینسانە سێشت المرأة الصالحة، هاوسەرێکی چاکت هەبێ. نەیفەرموو بێژنی باشە. ئەگەر دەتەوێت بەهەشتی بی هاوسەرگیری مەکە. نا، بە هاوسەری چاکت هەبێ بۆی بەختەوەری دنیا و دواڕۆژ بی. المەسکەن الواسع، خانوێکی پاک و پوخت گونجاو لەگەڵ داهات و ئەندامانی خێزانەکەتدا.
نەیفەرموو کوخە خانوویەکت هەبێ و خێمەیە شڕەیەکت هەبێ و ئەشکەوتێکت هەبێ ئیسلامی ئەمەوەی نەفەرمووە المەرکەب الهەنی سوارە ڕۆ ئۆتۆمبیلێکت هەبێ زۆر مرتاحبی پێی زۆر سەلامەت بێ زۆر بێکێشە بێ زۆر نەرم و خۆش بێ نەیفەرموو هەر داشقەیەکت هەبێ بەسە چاو لێ ئیسلام نافەرمێ واز لە دنیا بێنە بەڵام ئەفەرمێ قیامەتت لەبیر نەچێتەوە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە باسی دەجال دەکات دەفەرمێت لە هەموو تەحیاتی نوێژێکە پەنا بگرە بەخوا بڵێ یا ئەڵڵا لە شەڕی دەجال بمپارێزە لە مەسیحی دەجال زۆر بەداخەوم مامۆستای وا هەیە بە چەند سەعات لەسەر دەجال قسە دەکات کاکە دەجال بە ئیزنی خوای گەورە ئەو دەجالی گەورە من و تۆ نایگەینێ بەو دوور و درێژە کە باسی دەکەی باسی ئەوە بکە دەجالەکان ئێستا لە ناو کۆمەڵگادان ڕۆژانە خەڵک دەیانبینێ لەسەر شاشەی تەلەڤیزۆن دەیانبینی لەسەر شەقام دەیانبینی کاروانی ئۆتۆمبیلەکانیان دەبینی ئەوە دەجالە دەجال هەر کەسێکە کە چاوێکی کوێرە دەجال یعنی چی یعنی چاوێکی کوێرە دەجال یەک چاوی دەبینێ یەک چاوی دەبینی یعنی بەس دنیا دەبینێ چاوی قیامەتی کوێر بووە دەی بەخوا هەر کەسێک چاوی قیامەتی کوێر بوو بەس دنیای بینی دەجالە جاوە دەکرێت کار بەدەستێکی خۆپەرستی فیرعەونی بێ تۆ لەو سەر شەقامە لەسەر شاشەی تەلەڤیزۆنەوە دەجال بە چاوی خۆت دەبینی خۆپەرستی فیرعەونی میلەت شەوسێنەر دەوڵەمەندی تێرنەخۆری حەرامخۆری قاڕوونی ئەو هەموو سەروەت و سامانە ئەوەی بیری لێ ناکاتەوە قیامەتە چۆنی بەدەست دێنێ گرنگ نییە چونکە بڕۆی بە قیامەت نییە چۆنی لە ناشەرعیدا سەرف دەکا بەلایەوە گرنگ نییە چونکە چاوی قیامەتی کوێر بووە ئەو دەوڵەمەندە ئەو سەرمایەدارە دەجالە ئەوە لە ناو کۆمەڵگاکەی تۆدایە دکتۆرێکی بێ ڕەحم کە بەس پارە دەبینێ چاوی قیامەتی کوێر بووە بەس چاوی دنیا و تەماحەکەی دەبینێت تەماحی لە گیرفانی ئەو نەخۆشە هەڵتەکاوە شایە پنا بەخوا واللهی چەندەها دکتۆر هەیە ڕێز و حرمەتم بۆ باشەکە و دوعای خێرمانەیە بۆیان دەستخۆشی و ماندوو نەبوونیان لێ دەکەین بەڵام بەخوا زۆرێکیان هەیە دەتوانێت بڵێ ئەو دکتۆرە دەجالە چونکە چاوی قیامەتی کوێرە بەس پارە دەبینێ بەخوا مامۆستایە و بە مێزەری سپی و بەجبە و سەرمینبەر و پێگە و پلەوە واللهی دەجالە چونکە هەر چاوی قیامەتی کوێر بووە لە پێناوی ئەم دنیاەدا ئامادەیە هەزاران ماستاوچێتی بکە فتوای ناڕەوا بدا بە باڵای زاڵم هەڵبڵێ یعنی حەقیقەتەکان لە دڵی خوایە وەکو ڕۆژی ڕووناک دەبینێ بەڵام نایڵێ زمانی لاڵە لە ئاستی زاڵماندا ئەگە قسەیەک بڵێ بەسەر فەقیر و هەژارەکەی بەردەمی خۆیان لە مزگەوتە بەڵام زمانی یەک قفڵی گەورەی لێدراوە ئەوەنە ناوێرێ بەکار بەدەستانی وەخت بڵێ ئێوە گەندەڵن ئێوە دزن ئێوە فەرمان ڕەواییتان خراپە هیچ ناڵێ برایان ئەوە مەلایە خۆ بەحسا بەڵام دەجالە چونکە چاوی قیامەتی کوێر کردووە کاندیدێک کە دەنجی ئەو خەڵکەی کۆ کردەوە ماڵ بە ماڵ گەڕا بە هەر شێوازێک بێ خەڵکی قەناعەت پێکرد کە من دەرچم بۆ پەرلەمان ئاوا و ئاوا دەکەم بەڵام خۆی دەزانێت چاوی قیامەتی کوێرە بەس چاوی لە 8 ملیۆنەکەیە بەس چاوی لە خانووی پەرلەمانەکەیە بەس چاوی لە ئۆتۆمبیلە گرانبەهاکەیە بەس چاوی لەو پاسەوانانەیە کە وەکو زمانی جاشەتی قەدیم دەیانگوت 40-80 دینار معاشی جاشەتی بوو نیوەی دەخوارد و نیوەی دەدایە جاوم مەلای تێدایە دکتۆری تێدا مهندسی تێدا قانونی تێدایە لەو پەرلەمانتارانەی پێشوو هەمومان بینیوە کابرا بەو حسابی دینداری خۆشەوە تەماح لە حیمایەکانی دەکاڵێن نیوەی معاشەکە بۆ خۆ من تۆ نیوەی بخۆ من حیمایەم بۆ چێدا فعلا هەر حیمایە لە ئەسڵانە دەویست ئەگەر چاوی قیامەتت کوێر نەبێ هەی کاکی پەرلەمانتاری حرام خۆر چۆن 8 ملیۆن دەکەیتە گیرفانتەوە بزانی شیری بەری دایکدا والله هەموو لیژنەی فتوای دنیا حەڵاڵی کابوت والله پێت حرامە چونکە لەولاوە تۆ نە عیلمت پێ نە مەعریفەتت پێ نە هیچت پێ بەس دڵسافی خەڵک فریودانت هەبووە بەس خەڵکت فریودا کە پەنجەیان بۆ تێڕۆ کردی و لە چاوت ڕۆ دەکەنەوە لە قیامەتە 8 ملیۆن مانگانە لێ دەدەی و حیمایەکانی خۆشت نیوەی معاشەکەیان دەخۆی و خانوویەکی حکومەتیش داگیر دەکەی و منداڵەکانت هەر 6 ساڵن 6 وڵاتی دنیا لەو 3-4 ساڵەیە دەگەڕێن لەگەڵ ژنەکەتا لە سەحسایی پەرلەمانتاریەکەت تۆ چاوی قیامەتت کوێرە کاکە تۆ دەجاری حەقوایە بنووسرێ ئەوە فڵان شوێنی دەجالەکان لە جیاتی پەرلەمانتارەکان
ئلله مەگەر ئەوەی کەوا بۆ موچەکە نەچوو بێ یان لەوێ هاوارکە بڵێ وەڵڵاهی حکومەت ئەم موچەی ئێمە سەر تاپای حرامە تخوا گەنجێکی خاوەنی دکتۆرە خاوەنی ماستەر بەو هەموو ڕەنجەوە ئەو هەموو ساڵە خوێندوویەتی وەڵڵاهی لەسەر مارکێتێک بە 300-400 هەزار دەوام دەکات والله کرێکارێک ڕۆژ تا ئێوارە لە لای مە بلۆک دەشێشە بە 20,000 مەمنون ئەگەر یەک ڕۆژ پشوونەدا مانگی 600,000 پەیدا دەکات ئەی تۆ معقولە بە کۆنتڕۆڵ دەستێکت پێ ئەوا لێ دەکەن بە کۆنتڕۆڵی ژڵەن دایگرەوە مەکتەبی سیاسی حیزبەکەت و سەرۆکەکە بڵێت دەنگ بەر بدە ئەڵەی دەنگمدا بڵێت دەم داخە دەبێت دەمت داخەی ئیتخۆ تۆ چی تخوا پەرلەمانێک 8 دانە ملیۆنی تێدا بخورێ ئەگەر حەزی لێ بوو قفڵی لێ دەداگە حەزی لێ بوو دەیکاتەوە تخوا و بوون و نەبوونی وەکو یەک نییە تخواوە تەویلە بێ باشتر نییە هێندێ مانگای تیا بە خێوکەی و خەڵکەکە شیر و ماستەکەی بخوا کاکی بەڕێزم دەجالەکان زۆرن مامۆستایانی ئاینی باسی دەجالی گەورە مەکەن بۆ خەڵک بە ئیزنی خۆیمە ناگەینە ئەو دەجالە دەجال هەر کەسێکە چاوی قیامەتی کوێرە پەنا بەخوا لە کۆتاییدا دەڵێم نرخی بەهەش لە دوای ئیمان ئیستیقامەتە و کۆڵنەدان ژیانە لە سایه قورئان بێوەییە و چاکە خوازی و لە خواترسان ئەو بەهەشتە بەخشینی سامانی دەوێ لەگەڵ نوێژە حەجی کەعبە و ڕۆژووی ڕەمەزانی دەوێ تەزبیحات و مناجاتی ئێوارە و بەیانی دەوێ سەردان و یارمەتیدانی دراوسێ و خزمانی دەوێ نازی منداڵی هەتی و خەڵوەتگەی شەوانی دەوێ لە تاوی ڕۆژی نەفسی نەفسی فرمێسک و گریانی دەوێ کە دەم لیک دەکا بۆ حەرام کە دەم لیک دەکا بۆ حەرام خۆگرتن و کسپە و هەڵقرچانی دەوێ بەڵام ئەوەی کە ئالوودەی شەڕە زمان پیس و هەڵەوەڕە ڕیاکارە و دەمی تەڕە لە ڕووی زاڵم زمانی لاڵە و بۆ لێ قەوما و گوێچکەی کەڕە بەهەژ نابینێ بە چاوی هەنگاوی ناخاتە ناوی یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی جێگامان بەهەشت بێ یا ڕەبی خوا لە دۆزەخ و لە عەزابی قەبرمان پارێزی یا ئەڵڵا لە سیفەتی دەجال بوون بمان پارێزی یا ڕەبی خوا لە شەڕی دەجالانیش بمان پارێزی ڕەحم بە حاڵمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ئەڵڵا ئازارەکانمان لەسەر سووک کەی دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی ئەوانەی کەوا کێشە و گرفتیان هەیە خوا بۆ گەورەی خۆت بۆیان ئاسانکەی ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکەی بە ئیسلام بەختەوەر بین لەسەر ئەم ئیسلام و ئیمانە بژین و بەردەوام بین و ئیستیقامەمان هەبێ هەتا مەلایکەت دێ و پێمان دەڵێ ئەی نەفسی پاک وەرە ڕوحەکەت بابێتە دەرەوە بڕۆ بەهەشت یا ڕەبی خوا جێگەی هەموو لایەکمان بەهەشت بێ آمين آمين والحمد لله رب العالمين